دەستپێکە سووکە شەقلاوە. شەقلاوەش خۆل پارێزگەها هەولێر لە باشوورێ کوردستانە. ئەمێ ئانها دەرباسی سووکێ بن ئێکا چاوایی. ئەف سووک ئەف ژی گارس هونج گارس ردبێن چێ؟ گەنمێ شامی. ئەم ڕۆژاوەی کوردستانê jê dibên garis ha ji xweşik çê dikin. Sûkek pir xweşik e. Yek rêyê? Hene durê hene? Durê jî hene? Ne kolanek tenêye, di kolanin. Bazarek xweşik e. ماسی زیندوو قەڵاتزێ ئەوەی قەڵاتزەیە قوربانەوە ماسی قەڵاتزێ بۆنی لێ ناهیچ لێ بێتەمە جوانترین ماسی هەربژی نەوابەت کنجی بنا ئاواوانجی بۆ لۆ هێنێک بمینن چ خاسی Sen de ya.